ناو مامۆستا ئاشتی حەمیدە دانیشتووی شاری کۆیەمە مامۆستای زمانی کوردیمە بەس بەڵامی ئێستا خانەنشین بوویم طبعاً ئەوە چەند نەک ئێستا برێ لە 2014ەوە کاریگەری موچە لەسەر بەگشتی لەسەر شاری کوردستان یعنی بەگشتی بەسەر مامۆستایەکان و فەرمانبەرەکان و بەسەر هەموو یعنی خۆی وا سپاندووە بەسەرمان کە کارێکی زۆر دەمسی لە درو دەروونمان کردیە یعنی کەس بەتەمای ئەوەی نییە کە بڵێ ئەو مانگەی لە مانگی خۆی بزەبت برێ هەموو جاران 22 مانگ 23 مانگ موتەکە وەردەگری کەس بەتەمای ئەوەی نییە ئەم جارێ باسی زوو بکەن کە لە 2014ەوە هەتا ئەو وەختەی چەندەها معاشمان ڕۆی جارێ ساڵی 2020ەکان هە ساڵێکی تەواو معاشمان وەرنەگرت باشە ئەوەی لێگەڕێ ئێستا گوتمان ئەلحەمدولیلا گەیشتینەوە سەر بەغدای لەسەر بەغدای لێوێ موچەکەمان وا دەبی کە بە شێوەیەکی شایستەی دارایی خۆمانە یعنی شایستەیەکە کە ئەمە بەرامبەر مامدووبوونەکەی خۆمان ئەو موچەی وەردەگرین یعنی ئیوەیە کە کەس بنەتمان لەسەر بکە بە هەر کەسە بەرامبەر ماندیبوونی خۆی پارەی خۆی وەردەگریتن باشە لێرە ئەتوو گۆتت پرسیارە کرد چەند کاریگەری هەیە لەسەر دەرونی بە تایبەتی ژنان یعنی نارم بڵێم ئێستا ئەگەر ئەحسایکەی بێت ماڵ بە ماڵ بگەڕێ دەبینی ئەو ژنانە بە شێوەیەکی گشتی هەمووی داڕوخاین داڕماین بێجگەلەوەی کە دەوێ بەیانی هەڵدەستی لە خەوێ نازانی ئایا بەیانی چەندی پارە پێمایە چووکە تو هەر لە بەیانیەوە تا ئێوارێ ئەتو پێویستە دەپارەیە بۆ دابینکردنی ژیانی خۆت باش ئەگەر بوچەکەت فەرز نابرێ ملیۆنێک بی ئەتو دابەشت کردی ئەوەندە لۆ کرێخانی ئەوەندە لۆ ئەمەداڵت لە جامیعەیە ئەوەندە لە بۆ نان خواردن ئەوەندە لە بۆ قەرز باشە ئەدەگەر تو بەتەمای موچەژ نەبی چ لێ دێتن باشە بێجگەلەوەش ئەو یعنی پیاوەکانیش بە شێوەیەکی گشتی لەو بازارەی دەسوڕێنەوە هەر لە بۆ ئەوەی کە نەفسێتی خۆیان مرتاحکەن دەنا لەوەی نییە کە شتێک بکڕن لە ناو بازارە کە دەگەڕێنەوە ماڵەوەش طبعاً کێشەی عائیلی خێزانی زۆر پەیدا بووە لەبەرچی چونکە ئەو ژنە ئەو مندارانە داوای پارە دەکەن داوای مەسرەف دەکەن حەقی خۆشیانە باشە دەبینن کە موچەکە نییە کابراشێکی لە دەست نایە یەکی وەکو شاری کۆیە هیچ مەشروعێکی لێ نییە کاکە مەشروعێکی لێ نییە هیچ شەریکێکی لێ نییە برێ وەکو ئەوێندەر هیچ بەسەر شوێنێکی وای لێ نییە کە خەڵک برێ سەرمایەکی وام هەیە دەچم ئیشێکی لێ دەکەم بڕۆ ئەو دکاندارانی شاری کۆیە تەماشایکە هەموو لە بوچەکەی خۆیان معاشی کرێکی دوکانەکان دەدەن باشە کە بوچەکەش نەهات نە معاشەکەیان پێ دەدرێ نە کەسیش دەتوانی شتیان لێ بڕیکەوەتە بازار بە شێوەیەکی گشتی هەموو ڕاوەستایە دەرونی یعنی باری دەرونی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی زۆر وێران بووە ئەوە چێ دەگرێتەوە کاریگەرەکەی هەمووی دەگەڕێتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان نەڵێنی ئێستا وەڵا بەغدا ئەوە لە هەیبەتی ئەقلیمی کوردستان کەم دەکاتەوە ئەو قسانە هەموو هیچی ڕاستی تێدا نییە چونکە ئەگەر بداتەوان بەشی ناوخۆش دەکاتن بەشی موچەی هەرێمی کوردستانیش دەکات ئێستا ئەو 5 مانگە کەس موچەی خۆی وەرنەگرتێ 3 مانگە بەگشتی یعنی 3 مانگە کەس وەری نەگرتیە کوڕاهی محەممەد چالاکوان لە بواری ژنان دەستەی کارجێمریمە لە ڕێکخراوی ئۆسکار بۆ کاروباری خانمان ئەو نەبوونی موچە کە کێشەیەکی یەکجار گەورەیە ئەوە ڕۆژێک و دوو ڕۆژ نییە چەند سارەکە ئەو خەڵکە گرفتاری ئەو کێشە گەورەیە بەڕاستی کێشەکە تەئسیری لە هەموو تاکەچی ئەو کوردستانی کردیا و ئەو کێشە بۆتە هۆی ناسەقامگیری بارودۆخەکە ناسەقامگیری دەرونی خەڵکەکە لە هەموو بارەکی ئێستا هیچی پێ ناکرێ دەستە و دۆش داماوە نازانی چ بکار و لە چێ بکە ئەمە هەموو خەرکەکە فەرمانبەرەکە کاری خۆی جێبەجێ دەکا لە هەموو دنیاە وایە کە یەکێک کاری خۆی کرد ئەرچی خۆی بەجێهێنا پێویستە مافی بدرێت مافەکەشی چیە کەمترین بچووکترین ماف موچەکەیەتی کە لێرانە ئەو موچە وەی لێ هاتووە یعنی وەکو بخەون ئەو ڕۆنا ئەو مانگەی ناسبینێنا مانگەکەیدی مانگە لە 2 مانگ نادرێ بەڕاستی زۆر تەئسیری کردێ لە هەموو خێزانەکان و بارودەرونی خەڵکەکەی هەموو تێکدایە ژیان بە هەموو شێوەیەک تەنها ڕوحەکە و هەناسەکە مادەنا ژیان بە زۆری ڕاوەستایە بەڕاستی ئەوە ژیان نییە زۆر تەئسیری هەیە و لەوانەیە برێم لە 1995 هەموو کێشەکان هۆکارەکەی نەبوونی ئەو موچەیە چونکە بەڕاستی ژیان بەبێ پارە بڕێوە ناچێ مار چەندە قەناعەتە مەبی بە شتێکی کەم بەس کە پارە نەبوو ئەتو هیچ نەبوو ناتانی هیچ بکەی نەخۆشی عالم ئێستا هەموو بە زۆری نەخۆشە پارەی دەوێ و ئەو خەڵکە زەواز دەکەم مار پێ بەڕێوە ناچی دەستەوە گەر مارە بابیشی موچەی نییە دەستەوە گەر یعنی نازانی کو خێزانەکەی بەڕێوە باتن ئەوە کێشەی گەورەیە و
هیوادارین کە ئاوڕەچی لەو میلەتەی بدەنەوە ئەو میلەتە زۆر سەبری گر ئەو میلەتە زۆر تەحملی کرد ئەو میلەتە یعنی بەڕاستی هیچ چارێکی نەماوە نازانی لە هیچ شوێنێکی دنیا شتی وان نەبووە و نەدەبی و نەبووشە